ئەچینە دەربەندیخان لەوێ خولێکی میدیایی بۆ ژمارەیەک ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەر ئەنجام درا و ماوەی 2 ڕۆژی خایاند و خولەکەش وانە بێژانی شارەزا وانەکانیان دەبوتەوە. هەینی لە شارۆچکەی دەربەندیخان کۆتایی بە خولێکی 2 ڕۆژەی ڕێکخراوی میتان بۆ پەرەپێدانی میدیایی وەرزشی هات. ڕۆژانی 23 و 24 پێنج ڕێکخراوی میتان بۆ پەرەپێدانی میدیای وەرزشی بە هاوکاری و پاڵپشتی ناوەندی وەرزش و لاوانی دەربەندیخان و یانەی وەرزشی دەربەندیخان و ئەکادیمیای شەترەنجی هەولێر کۆتایی بە خولێکی 2 ڕۆژەی میدیای وەرزشی هات. ڕۆژی یەکەمی خولەکە وانەی مێژوو زانست شرۆڤەکاری وەرزشی پێشکەش بە بەشداربووان کرا. دواتر مامۆستا فایق حەمە ساڵح عەلی سێوانەی تا کاتژمێر 4 و 30 خولەکی ئێوارە پێشکەش کرد لەسەر هونەر مێژوو ئەکادیمیای فۆتۆگرافەر بەگشتی و فۆتۆگرافەری وەرزشی بە تایبەتی. ڕۆژی هەینی دووەم ڕۆژی خولەکە هەردووانەی تایبەتمەندی میدیای وەرزشی و کۆمنتاری وەرزشی دووانەی کۆتایی خولەکە بوون کە بەشداربووەکان بۆ پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتی و خۆشەویستیان بۆ هونەری میدیای وەرزشی ئامادە بوون و بەشدارێکی کارایان کرد لە خولەکەدا. دواتر هەرێک لە لێپرساوی ناوەندی وەرزش و لاوانی دەربەندیخان و سەرۆک و جێگر و ئەندامانی یانەی وەرزشی دەربەندیخان و ئەندامانی تۆڕی هەواڵی خولەنەوەخۆیەکان و ڕێکخراوی میتان بۆ پەرەپێدانی میدیای وەرزشی بڕوانامەی بەشداربوون و ڕێزدەدانیان بەسەر بەشداربووەکانی خولەکەدا دابەش کرد.